سڵاوتان لێبێ گوڵە جوانەکانی پۆلیسێ، هیوادارم هەمووتان زۆر زۆر باش بن. گوڵەکانم ئەمڕۆ باسی ئەم چیرۆکە خۆشاکەین کە لەسەر دوو مێشولەیە. چیرۆکەکە هەرچەندێک تۆز درێژە بەڵام خۆشە. من باجارێک بیخوێنمەوە و دواتریش بۆتان باسەکەم. باشە؟ دوو مێشولە، هەر چیرۆکە کەشمان هەر بە ناوی دوو مێشولەیە. دوو مێشولە سەریان بە یەکدا کرده بوو لەگەڵ یەکدا ئاخافتن، لەگەڵ یەک قسانەکرد. مێشولەی یەکەم: لەکوێوە دێیت؟ مێشولەی دووەم: لە شارەوە دێم. مێشولەی یەکەم: هیچت دەستکەوت؟ مێشولەی دووەم: ئەدی چۆن؟ خوێنی 3 کەسانم ژی و هەرسێکیانم تووشی نەخۆشی لەرزوتا کرد. مێشولەی یەکەم: ئەمە یەک غەڵەتی تایە، چاکی بکەن. نووسراوە هەروەها بە ئاسانی، ئەمە بە شێوەی پرسیارە، ئێوە بیکەن بە هەروە بە ئاسانی. هەروە بە ئاسانی یان ئەژبێت بۆشایی یەک ئەگەر هەبێت لەم بینەیە، هەروەها بە ئاسانی بەم شێوەیەش هەر ئەبێ. باشە؟ یان بۆشاییەک هەبێت لێرە یان بنووسن هەروە بە ئاسانی. مێشولەی دووەم: ئەمەش فاریزەیەک دانراوە دوای ئەرێکە، ئەو فاریزەی لابن هەمووی بەسەرێکەوە خوێنرێتەوە. ئەرێ بە ئاسانی چی؟ ئاو بەم شێوەیە: ئەرێ بە ئاسانی چی؟ لێرەیە مێشولەی یەکەم بەڵێ هەروە بە ئاسانی، ئەوژەڵێ ئەرێ بە ئاسانی چی؟ باشە؟ لەوانە بوو تووشی 1000 ناخۆشی ببم. سرم بە ماڵێکدا کرد، پەنجەرەکەی تەلبەند کرابوو. بۆ ماڵێکی دیکە چووم، ئەویش دەرمانیان پێوە کردبوو. وەخت بوو بێهۆش ببم. بۆ ماڵێکی دی چووم، لە ناو پەردە کوللەدا نووسبوون. مێشولەی یەکەم: دوایی؟ مێشولەی دووەم: دوایی گەڕام تا ماڵێکی دیکەم دۆزیەوە. تەماشام کرد 3-4 کەسی تێدا نووسبوون. نە تەلبەند کرابوو، نە دەرمانی پێوە کرابوو، نە پەردە کوللە. بێتۆش ناخۆش. ئەمەش ئەو شێ لابن، بێتۆ ناخۆش. باشە؟ بێتۆ ناخۆش. با منیش هەر چای بکەم. بێتۆ ناخۆش، تێر و پڕ خوێنەکەیانم مەژی. مێشولەی یەکەم: نۆشی گیانت بێت، بەڵام نەتبیستوە چی قەوماوە. مێشولەی دووەم: چی بووە ماڵ وێران؟ مێشولەی یەکەم: دوێنێ 4-5 کارمەندی تەندروستی بە دەرمان ورد و دریشتیان لەناو بردین، بەڵام باش بوو من بەرنەکەوتم. مێشولەی دووەم: ئەی هاوار هەی، کەواتە بەم زوانە هەموو بڵاوە بینەوە، جا بەبێ خوێنمەژین بەچی بژین؟ هەردوو مێشولە ماوەیەک بێدەنگ بوون. پاشان بڕیاریاندا کە زەلکاوە ژەهراویەکەیان بەجێ بێڵن و بۆ زەلگاوێکی دوور بار بکەن. چیرۆکەکەمان هەرەوە نەبوو. باسی چیەکە؟ باسی دوو مێشولەکە کە وا دیارەیەکێکیان دوور کۆتۆتەوە لە شار. ئەویش پرسیاری لێکە، ئەڵێ لە شار بووی؟ ئەڵێ بەڵێ. ئەنجا پرسیاریەوە کە چی کردووە؟ مێشولەکەش چیرۆکی ئەو گەشتەی خۆی بۆ گەڕێتەوە کە چۆ بۆ شار. ئەڵێ کە من چوون بۆ ماڵێک، پەنجەرەکەیان تەلبەند کرد بوو. ڕەنگە ئێوە هەنێکتان پەنجەرەکەتان تەلبەند کرد بێ بۆ ئەوەی ئەو کاتانی حەزەکەن کە هەوایەک بێتە ناو ماڵەکەتانەوە، بۆی هەوا گۆڕکە بکەن، کە ئەمەش بێگومان پێویستە. ئێوە ژوورەکەی خۆتان جارجار پەنجەرەکانی بکەنەوە، دەرگاکانی بکەنەوە، بۆی کە ئەو هەوایە نەبێ کە هەموو ڕۆژێ هەر لە ژوورەکەتایە بێ، زوو هەواکان بگۆڕن. بەڵام لێرەیان مێشولەیەڵێ نەمتوانی بچمە ژوورەوە ناو ماڵەکەەوە لەبەرەوەی پەنجەرەکە کرابەوە، بەڵام تەلبەند کرابوو. لە ماڵێکی ترە ئەڵێ چوومە ناو ئەم خەڵکەکە لە ناو پەردە کوللەدا نووسبوون. پەردە کوللە چییە؟ ئێستا تۆزە کەم بۆتەوە، بەڵام جاران هەبوو بەتایبەت بۆ مناڵاندا ئەنرا، شتێک بوو وەکو پەردەیەک وا بوو، کاتێک خەڵکە خەوت
ئەیا بە خۆیە یان ئەچوە ژێری لە ژێریە ئەنووست بۆ ئەوەی کە مێشولە هات نەچێت نتوانێت بچێت ژوورەوە بووی بەتایبەت ئەمە لە چ کاتێکا بەکارێنرا کاتی هاوینان بۆ چونکە ئەو کاتە خەڵک لە سەربانە نووسن یان لە حەوشەکەیان ئەوانی کە نایانتوانیان بچنە سەربان بە هەر هۆکارێک بێ چونە حەوشان نووسن بەڵام زۆربەی خەڵکە چوە سەربانە نووست بۆچی چوونە سەربانە نووسن لەبەرەوەی کە ئەو کاتە وەکو ئێستا نەبوو کە کارەبا هەبێ کە سپلید هەبێ کە موبەڕیدە هەبێ بۆی کە خەڵک خۆی پێ فێنک بکاتەوە شەوانی هاوین فێنک بوو هەوایەکی خۆشی هەبوو بۆیە خەڵکە چووە سەربانان ئەنووسن شتێکی خۆشیش بوو جگەلەوەی کە لە بەردەم موبەڕیدەوە ئەوانە بوو بیت ڕەنگە هەنێک ماڵ موبەڕیدەشیان هەبوو بێ بەڵام هەر حەزیان کردووە بڕۆنە سەربان لەبەرەوەی هەوایەکی سروشتی فێنک و خۆشی هەیە بۆیە چوونەتە ئەوێ بەڵام پەردەگولەشیان لەگەڵ خۆیانە بردووە بۆ ئەوەی بەیانی کە ئەیتر دنیا ڕووناک بۆ مێشولەکان هاتن خوێنی کەسەکانیان مژی بەڵام لەناو پەردەگولەکەیە بن بۆی کە مێشولەکان نەتوان بێنە ناوە یان مێشەکان چونکە ئاگادار بن مێشولە و مێژ جیاوازیان هەیە مێژ گەورەترە مێشولە بچووکترە یعنی ئەتوانین بڵین مێشولە بچکەی مێشە هەر مێشە بەڵام بە بچووکتر هەنێکیش هەیە هەر مێشولەیەوە بەڵام هەر گەورە نابێ هەر ئەوەنە بچووکە مێنێتەوە ئیتر بێگومان ئێوە هەردووکیانتان بینیوە ڕەنگە ئێستا لە ماڵەکەتانە هابێ یان لە حەوشە لە سەربان ئەگەر بچن سەیری بکەن باشە یەکێکی تر لەو ڕێگایانی کە ڕێگری کردووە لەوەی مێشەکە بتوانێت بچێ خوێنی مرۆڤەکان بمچێ ئەڵێ چی ئەڵێ دەرمانیان پێوە کردبوو ئەمەش زۆر گرنگە کەواتە سێ ڕێگە هەیە بۆی کە ئێمە ڕێگە بگرین لەوەی کە مێشەکان یا مێشولەکان بێن پێومانەوە بن و خوێنمەکەمان بمژن یەکەمیان پەنجەرەکان تەلبەند بکرێن دووەمیان دەرمان بڕێژێن بۆی کە مێشولەکان یا مێشەکان نەوێرن نزیک ببنەوە لەو ناوە ئەوە سێمیان پەردەکولە بەکاربێن ئەگەرچی ئێستا ئەوە کەمترە لەبەرەوەی مێشەکانی ژەکە تۆ دەرمان بڕێژی و پەنجەرەکان بە تەلبەند بگری ئەوە ئیتر بەو شێوە مێشەکان ناتوان بێنە ژوورەوە تۆش ئیتر پەردەکولەت ناوێ باشەی وشی وایتیانە بوو کە قورس بێ بەڵام ئەم شانەش مێشولە پێشکە پێشی ئەمە لە هەندێک شار و شارۆچکەی تر وای پێڵێن داخافتن گفتوگویانە کرد دەبەیفین وەکووتمە کاتە قسەیانە کرد بار بکەن یعنی کۆچ بکەن هاڵێ ئەو ماڵەی دراوسێمان باریان کرد یعنی کۆچیان کرد لە ماڵێک ڕۆشن بۆ ماڵێکی تر بە ئاسانی لە هەندێک شوێن پێی ئەڵێن ئەوترێ بە ساناهی زەلکا و ئاوی بۆگەن زەلکا و ئاگرێتەوە کە پیس بووەکە ئێمە بە هیچ جۆرێک باش نییە بچینە ناوی لەبەرەوەی بە هەر جۆرێک بووە شتی پیسی تێکەوتووە و مێشولەکانش حەزەکەم بچن لەویە ئاو بخۆنەوە لەبەرەوەی ژیانی مێشولە زۆر جیاوازترە درێژت یعنی گەورە باماشی ئەمە هەموو موشانە هەمووی لە ناوێ ئەوە چیرۆکەکەی هەبوو باشە ئێوە کۆهۆمۆرک ئەم چیرۆکە زۆر گەورە درێژە بۆیە ئاساییە تەنها ئەم لاپەڕەی یەکەم و دووەم بنووسنەوە خۆ ئەگەر حەستان کرد هەمووی بنووسنەوە ئەو باشتریش خنکاری زۆر هەبوو کاتەوتیان حەزەکەی هەمووی بنووسینەوە بەڵام ئەگەر حەستان کرد هەمووی ئەگەریش نەهەتا ئێرە باشە ڕاهێنانەکانیش زۆر ئاسانە ئەم دوو ڕاهێنانەی تایە ئەمە هەر سەیری چیرۆکەکە بکەنەوە هەمووی ئەتوان وەڵام بنەوە بەڵام ئەمایان گرنگە حەزەکەم یارمەتیەکتان بم داوای چی لێ کردوین دوو لە قیاوە ئەلف و با ئەلف کردە با کردە بوو ئەڵێ چی ئەڵێ تۆش ئەم وشانی خوارە وەکو نمونونەکەی بێ لێ بکە ئەم بەیە بۆچی ئەمە لەبەرەوەی وشەی کرد و وشی کردبوو کەمێک جیاوازیان هەیە ئێوە لە ساڵەکانی ترە لە ڕێزمانە ئەی خوێنن و ئەم ساڵ تەواوە بێ پۆلیسێ یەک ساڵی تر بەم شێوەی خوێن و دواتریش ڕێزمانە خوێنن ساڵێکی تریژی تر وردە هەر هەنێک کشتی ڕێزمانی هەیە بەڵام کەمترە بۆیە ئەمە هەروەکو سەرەتایە ئێوە بێ بزان کە
هەندێک جار جیاوازە لەوەی بڵی کرد و لەوەی بڵی کردبوو و هەمووش ئەم دووشەی لە چیا بەکاربێن لە کاتێکی پێشترە ینی لە ڕابردووە یعنی لە دوێنێ لە پێرێ لە هەفتەی پێشوو تەنانەت لە ساڵی پێشوو ئەم وشەیە تەنها ئەو کاتە بەکارێنرێن کە ڕوویاوە کە لە پێشترە ینی هیچ پەیوەندی بە بەیانی و دووبیانیوە نییە بۆ نمونە تۆ دوێنێ یاریت کردووە ئەڵی من دوێنێ یاریم کردبوو بەم شێوەیە ئەیڵێ یانەڵی دوێنێ یاریم کرد باشە یان بۆ نەڵی دوێنێ سەعیم کردبوو بە هەمان شێوە نانم خواردبوو نووسبووم دانم شت بوو ئیتر هەموو ئەو کردارانە ئێمە ئەتوانین بڵین کردبوو گرت بە هەمان شێوە ئەڵێن چی گرتبوو باشە هەروەکەوەها گرت وەکو کردەکە وایە بەس ئەو بووەی بۆ زیاکەین باشە من ئەوانەی ترتان بۆ شیکار ناکەم بۆەوەی خۆتان بیکەن هەر ئەوەنە زۆریش ئاسانە هیچ قرس نییە باشە ئەمەش وەڵامیان بنەوە زۆر گرنگە ئەمانە زیانیان چییە مێشور لە زەلکا و مێش لەگەڵ مەشک باشە گیانەکەم بابەتەکەمان هەرەوەنە بوو زۆریش خۆش بوو و هیوادارم سوودی هەبوو بێ و سپاس بۆ هەمووتان